هەڵبەتە ئێمە کە تاوانێک بەرامبەرمان نەکرێت تەمەنا مەکریان ئێمە بۆ خۆی چیرۆک بواە بەڵام واقعەکە منێکی مناڵ باوکم بە زۆر بە نەحەق ئەبرێت و زیندە بە چاڵەکرێ و گولە بارانەکرێت ئەمە بۆ خۆی حتمما ینی قەت ناتوانانی لەم تا ئەو کاتێ لە ژیانایی لە یادیکەی شکە زوڵمان نەحەقیە بەرامبەرت کراوە کەسێکی بێتاوان لادێنشینە جوتیارە فەلاحە ئاژەڵ بەخێوەکات تۆ دێی ئەیبەیت و زیندە بە چاڵ یەکەیت و بێەوەی حسابی بۆ بکەیت ئەمە بێگومان لەو ڕۆ ئێمە ناتوانین قەت تاوانی ئەنفال بە هیچ پێوەرێک ئەو زامە ساڕێژ نابێت ئەبەدەن حتمما تاوانی ئەنفال تاوانێکی گەورە و نێودەوڵەتیە تاوانێکە لە مێژووی مرۆڤایەتیە بەڕاستی کە بیگەڕۆ مێژوو شەرمێلیەکە مرۆڤایەتی شەرمێلیەکە تاوانێکە بەرامبەر بە خەڵکی سڤیل خەڵکی بێتاوان کراوە وەکوتم خەڵکێکی لادێنشین هەڵبەتە تەنها بە زمانی دای قسەی کردووە کەکەوی زمانی کوردیە هەڵبەت و خوای گەورەمی پێبەخشویت کە بە زمانی دای قسە بکەیت تاوانەکەی هەر ئەوە بووە و ئەیبیت و زیندە بە چاڵ یەکەیت و گولە بارانێکیت ئەمە تاوانێکە وەکوتم مێژوو شەرمیلیەکانی لە مێژووە ناتوانێت قەت شانازی بەمەوە بکرێت ئەبێ هە شەرمیلیە بکەی ئەبێ هەسەر لە ئاسیا دانوێنیت ئێمە کاتی خۆی لێ من سەباح نەجمەدین تاقانەی ئەنفالم لە گوندی کونە کۆتر بوومە گوندەکەی ئێمە بە حکمی ئەوە چۆن بڵێن لە ناوەڕاستی ئەو ناوچەیە کۆمەڵێ گوند لەم لاولاوە ئەو کاتەی شاڵاوی حکومەتی بەعز هات بەرەو گوندەکان بڵێن لە قەرەداخۆ و لە منتیقەی ناو قەومی داوێەوە و لای بڵێن لای هەزارکانی و لای شێخ حوسێنی هەزارکانی ئەو منتیقانە هاتن لە منتیقەیەمە چۆن بڵێ کۆبوون و ئەو کۆمەڵێ دێمان بوو لەو منتیقە هەردیەکەی ئێمەنا ئەو گوندانە بە حکومەوە ناوەڕاستی ناوچەکە بوو ئیتر ئێمە ئەو ئاخر شەویکەوە کەوتینەڕێ بڵێن من دابڕیام لە دایک و باوک و خوشک و براکانم من عیبنێ کۆمەڵی حیوانی کەممان بوو لەگەڵ مامەیەک مامەکەم پێگەیشتو بوو من مناڵ بووم 13 ساڵەمەرم بوو ئیتر بەیانی حیوانەکانی خۆمانم کردن حیوانەکانی ماڵ بابام بڵێن ئەو شتی بۆ لەگەڵ منانایە ئیتروتم باشە من لەگەڵ ئەوە کەوتی نەڕێ ئیتر لە ماڵ خۆمان دابڕیان ماڵ خۆمانم نەبیناوە لەو دیەی خۆمانە دەرچین ئەو شەوە هاتین بڵێن یەک دوو گوندمان بەجێڵا گەینە گوندی کوڵەجێ حاج ئەحمەدجان من لە ماڵی خۆمانە بەس خۆم دەرچوومە دایک باوک خۆشک برا هەموو ئەنفالە ئیتر بێژگە ئەوەی مامە و خاڵۆ و ئەمانم هەموو ئەنفال بوو و هەموو تیاچوونە من کاتێککە هاتم لە سلێمانی و مناڵەکانم ماڵ و مناڵم جێڵا خۆم ماڵم لە کفری بوو ماڵەکەم ڕمیا وە فێڵ و فڕ ماڵەکەم بارکە چوون بۆ سلێمانی هێزەنیەوە هاتمەوە شەو بە هەر چۆنێ بوو گەیمە ڕەبایە لەبان ئەم جادە لە بەلای حاجی عەواتە لە لای حاجی عەوات کە گەیمە چوومە ڕەبایەکە ناسیاری لێ بوو لێ شاردمیانەوە تا دوای مەغریب و پێم پێوە نییە و پێ چوون بۆ ملە سوورە شەو چوومە ملە سوورە لەوێ مەکینەیە هات ڕۆیشتم بۆ ئاوای حاجی فەرەجی وێسوو ماڵ باوکم لێ بوون لێوێ لە ڕێ داوازیم لە کوڵەجۆ داوازیم لێوە پێ چوون بۆ هەواری ماڵ باوکم چوومە ئەوێ سەیرم کرد باوکم خەوتێ و دایکم لێ هەر لێ ڕانە لێ براکەمە و یەک دوو مناڵی ترمانە وەڵای تر چوومە ئەوێ باوکم وەکو ئەو خەوە بینێت ئیتر هەڵسام وەزعەکەم بۆ باس کردم با بەبێن کەونە خۆتان ماڵ جێ بیێڵن بەخوا سەر دەرکەوت ماڵ پرسیار هاتین ئەو ڕۆژەوە باوکم هەوت لای دایکم و لای براکەم لێوێ یەکمان بینین لای ڕانەکە لەو چەمانە ئیتر دوایەوە دوعاخوازیم لێ کردن و هەڵسام هاتمەوە بۆ ملە سوورە شەو لە ملە سوورە مامۆ بەیانەکەی شەو لە قاقۆچاری مامۆ هەتا نیوەڕۆکەی دوای نیوەڕۆ سوار بووم چوون بۆ ملە سوورە عەسرەکەی چوومە ناو ئەنفال ئەوانەی کە ئەنفال بوون لە ناو لە ملە سوورە لەو بەر و لەو بەری ئاوای ملە سوورەوە دنیای خوا خڕ بوو کەس نەی ئەزانی کوێکێ لەوێ تر ناسیار و ئەمانە دەمەتەقێمان لێلا کردن و گشتمانە ترسیان و ئەمان زانی وەزعەکە ئاوایە و چاریش نەبوو هەڵسام ئەو شەوە لێ مامەوە شەو لێر باوک مامامە بەیانی زوو کوڕێکی ئامۆزان نیامێ بار مەکینۆ هاورد میوە لە نزیکی ڕەبایەکە دای بەزانم و گەڕیامەوە ئەو گەڕیاوە من چوومە ڕەبایەکە نەهێنیەکمان بوو نهێنیەکەمدا پیان و هاتنە پیریمە و چوومە ژێر پردێک لەلایەنە لە ژێر پردەکە ئیتر تا ئەمەم کرد خۆر خەریک و لیز بێدا سیارەیە لە کفریوە هاو سەرم کێشا ناسیمی وەکو ناسیمی هاوسێمان بوو لە کفری و بە گەڕیاوتی بێ ماڵی کێرمێ ئەوە چایەشەتە چییە بگەیتە سەعیرە ئائیسەوەن هەڵسام سوار بووم لە دواوە بردمی لای شاکەلا دای بەزانم ئیتر ئەو ڕۆی من خۆم کردە ناو شاکەدا ئێزەن ڕۆیم بۆ نەقلیات ڕۆمێ بۆ نەقلیات گەڕیامە بۆ کفری بۆ لای ئامرسریەکە ئامرسریەکە سایەقی نازانی قەمەرێکی مستەر بۆشی سند و وەڵا بردم بۆ فەوج فەوجمان لە
چەمچە ماڵ و ئیتر لێ وەرەقەی بۆ کردم لای ڕووناکاغا بوو وتی دە بڕۆ ئەو شەوە چوو ماڵ خۆمان بەیانیەکەی زوو شەو هاتمە ئەم کەلارە وەختی هاتم هەواڵم پرسیوتی با بەیانی زوو کردیانە ئەو بەرۆ ئیتر چوونە ئەو بەرە ئاگام لێ بوو بیستم وتیان ڕەبحەت و جەماعەتی هاتن چوونەتە ناویان و نانەوە بیخۆن و هاوارە هاتن خن ناو خەڵکە هاواری کردوتی و نان ئەو خەڵکە بۆ نان برسییان ئیتر نان و شتیان سندوو گەڕانیوانەوە بۆ حەوش کوڕ لە قۆرەت ئیتر لەوێ باریان کردن و بردنیان ئەو برنیان نەمانزانی بەرەو کوێ بریان بەڵام زەلام و دیاریانە بوو لە دوایانەوە بەرەو تۆپزاوە و مەتەقەی کەرک و ئەو ناوانە بردنیان لە تۆپزاوە جیایان کردنووە لێ کچە ئازەوە جیا پیروە جیا گەنجوە جیا ئەمانەمان ئەبیست ئاوایان لێ کردن ئیتر نەمانزانی چیانەوە سەر هاتۆمانە ئێزن هاتینەوە بۆ ئەوەی هاتمەوە بە هەواڵی ماڵ باوکم گەڕیامەوە ئەو ڕۆژە کە وەرەقە شتم کرد و یاوارە شەو لێراومە شەو هاتم کوڕە خۆشکەزان لێر ماسوار بوو ڕوم کردە ئەم جەوەری قشیلانە هاتم لە ئەو هەتا بەیانی باران لێدام گەڕیامەوە دوای ماڵ باوکمان نەمزانین ڕویان کردەکوێ بانکردن بەیانی هەڵسیان ڕۆژەوە بوو کێ وێرا خۆی دەرخە لە عایلەی خۆمان برای باوکم برایەکم وەسیە کە نیشتیوە نهاتوو ئامۆزایەکم خۆی ئامۆزامە نهاتوە ئامۆزایەکی ترم وە خۆی و دوو کە نیشتیوە نهاتنەوە ژنەکانیان هاتۆ ژنەکانیانمان داوە شوو خۆم دام نەشوتم بڕۆن شوو بکەن دامەنیشن ڕۆیشتنە ڕێیان ئیتر ئەمانە هاتنەمە لە سوورە و کە کردیانە ئەو بەرۆ ئیتر کە زاگای لێنە بووە تا ئەمە بڕکریان و بڕێکیان بردیان نگولە سەرمان ئەوانەی نەکانی ئەمە بەر نگولە سەرمان کەوتن بەر بوون هاتن و ئیتر هاتنەوە ئەمە حاڵەکانیان و بەڵێ ئێمە گوندەکە ئێمەش وەکو هەموو گوندەکانی کوردستان بڵێن ئەنفالی سێ بەرکەوت کەواتە لە 14 خەڵکی ئەو گوندەی ئێمەش بەڕێگای گوندی قەبری مەلا بەڕێگای چەمی حاجی قازی نازیێ دوای ئەوە هاتنە تازەدێ لە تازەدێوە بڵێن لەوێ کۆمەڵێک لە خەڵکی گوندەکە گیران بەڵام بە هەوڵ و هیمەتی کەسانی دڵسۆز توانیان لە پرۆسەی ئەنفالە ڕزگار بکرێن کە ئێمەش بەرکەوتە بووین لەو گرتنە واتە ئایلەکەی ئێمەش بەڵام دواتر گوێزراینەوە دوای ئەوەی کە بەربووین گوێزراینەوە بۆ شاری کەلار لە شاری کەلار بڵێن بڵاوەمان کرد هاتینە شاری کەلار نیشتەجێ بووین بەڵام کۆمەڵێکی تر لە دوای ئێمەوە بوون کە بڵێن باوکم لە پرۆسەکە بە ئایلەی پێشمەرگەوە گیرا و دواتر لەگەڵ کۆمەڵێک لە هاوڕەکانی خۆی گیرا هاتنە لیوارڕەشەکە لەوێ بڵێن ئایلەی پێشمەرگەی تیا بوو مەکینەی پێبوو ئایلەی پێشمەرگەی پێبوو بە شاهیدی ئەو کەسانەی کە لەگەڵ یابوون وەکو حەسەنی ئامنە و وەکو حەمومینی حاجی فەرج لە مەسرۆلکان کە گیران بەشێکیان هاتنە لیوارڕەشەکە لەوێ دوای ئەوە نقلی قۆرەت و کران بەڵام مەکینە و شتەکانیان هەمووی جاش و مستەشارەکان هاوردیان ئەو ماڵ و مەکینەی ئێمە هاتە بڵێن ڕەبایەکەی بەردەسوور لەوێ دوای ئەوە مستەشارەکان مەکینەکان برد و کە ناسراوە لە لای خەڵکی بەڵام ئێمە خۆشبەختانە لەو ڕووداوا بڵین ئێمە ڕزگارمان بوو بەڵام باوکم لەو پرۆسە بەر ئەنفال کەوت و سایقی مەکینە کەشمان کە خزمی خۆمان بوو هەر لەگەڵ باوکما بوو ئەوش سایق بوو ئەویشی بەرکەوت و بەر شاڵاوی ئەنفال کەوتن و دوای ئەوە کە لە شاری نیشتەجێی بەتایبەتی گەڕەکی ئازادی بووین واتە گازینۆ دوای ئەوە بە هاتنی پێشمەرگە بۆ ناو گەڕەکە جارێکی تر لە 1970 و 1970 بڵین گەڕەکەکە دووبارە خاپور کرا و گوێزراینەوە بۆ ناحێ ڕزگاری واتە بۆ ئۆردگای سموت تر لە ئۆردگای سموت بە چەند ساڵێک نیشتەجێ بووین و دواتر دوای نەهامەتی و دەردەسەری بەتایبەتی خەڵکی کوردستان ناحێ ڕزگاریش جارێکی تر وێران کرایە بەشێکی وێران کرایەوە ماڵەکانی ڕوخا دوای ئەوە ڕوومان کردەوە گوند بە حکمیەوەی ئەو دەما من مناڵ بووم 4-5 مانگان بووم بیرم نایە بەڵام بۆمانیان گێڕاوەتەوە دایک و کەس و کارمان کە
هەمومان زیندان کراوین ئەگەڕنەوە کە لە لادێ گوندنشین بنێمە لە گوندی خۆمان بە ژیانی سادەی گوندی ئەو سەردەمەوە سەرقاڵ بووین ئاژەڵداری و فەلاحەت و ئەو شتانە لەو دەمەیە تاوانی ئەنفال ڕوویدا و ئەم تاوانە گەورەیە ڕوویدا لە گوندی خۆمانەوە گوازراینەوە بۆ گوندی ملە سوورە لە گوندی ملە سوورەش بە ئۆتۆمبیلی ئەو سەردەمە زیل و ئیڤا و ئەو جۆرە ئۆتۆمبیلە تۆقێنەرانەی حکوومەتی بەعس گوازراینەوە بۆ زیندانەکانی خواروی عێراق نوگرە سەلمان و تۆبزا و ئەو زیندانانەی ئەو سەردەمە ئەوەی گێڕانەوە دایکمان لەو سەردەمەیە و لە زیندانە ئێمە 6 بۆ 7 مانگ لە زیندان بووین چۆن جۆرە زیندانێک ڕۆژانە سەمونێک خواردن و لەگەڵ پەرداغێک ئاوە ئەبێ مرۆڤ چی مرۆڤێک بتوانێت ڕۆژانە بە سەمونێک و پەرداخێک ئاو بژی دوای ئەو 6 مانگە ئافاتێکیدا بەریەو ئافاتە کەوتین ئێمە خۆمان لە ماڵی خۆمان بنەماڵی خۆمان 7 نەفەر بووین 5مان ڕزگار کران 6مان ڕزگار کراین کە خۆم و 3 خوشک و برایەک و دایکم باوکم و نەنکم ئەنفال کرا لە بنەماڵەکەشمان 26 مرۆڤی بێتاوانمان ئەنفالە گوندەکەمان خاپۆر کراوە لە ڕاستیە کارێک و شتێکی ئەوتۆ نەکراوە کەمایی خۆشحاڵی و ڕەزامەندی ئێمە بێ و لە قەبارەی ئەو تاوانە گەورەیە بێ بۆ نمونە ئێمە کە دوای ئەنفال لە زیندان ڕزگار کراین هیچمان لەگەڵ خۆمانە نەهێنایەوە هیچمان نەما تەنها ئەو جلوبەرگەی لەبەرمانە بوو گەڕاینەوە و دۆس و خەڵکانێکی باش یارمەتیان داین هەتا ئەوەنەی کەوتینەوە سەرپێی خۆمان و ژیانمان ئاسایی کردەوە حکومەت ڕاستیە حکومەت زۆر کەم تەرخەمە کەم تەرخەمی حکومەتیش با بە جۆرێکی تر بگێڕنەوە بۆ لاوازی ئێمەی کە سوکاری ئەنفال و ئەو ڕێکخرا و گروپانەی کە لە کەیس و تاوانی ئەنفالا کارەکەن و داوای ماف و داواکاری مافەکانی کە سوکاری ئەنفالەکەن ئەگەڕمەوە بۆ ئەوان بۆ نمونە ئەبینین ئەوە ئەم ساڵ 32هەمین ساڵیادی ئەو تاوانە بەدناوە تاوانێکی گەورەی دژ بە مرۆڤایەتیە لە جیهاندا نەک تەنها لە عێراق و کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاستە 32 ساڵە بەم ڕێگایە فەرشی سووریان بۆ ڕاخین 32 ساڵە بە خێراتنی بەڕێز کاک فلان کەس و بەڕێز کاک فلان کەس ئەگەین لەسەر کورسی نەرم و شل ئیسراحەت دانیشن لە پێشەوە دایک و ئێمە و کەسوکاری ئێمەش لە دواوە تەنانەت کورسی ڕقەکانیش نییە لەسەری دانیشن ئەبینین ئەمە گۆڕستانەکەیە ئەبووە ئەیسا نەگەم گۆڕستانە ئەم ناحەی ڕزگاری و ناحەی شۆڕش لە چەمچەماڵ و هەڵەبجەی بریندار و هەڵەبجەی کیمیاباران کرا و 3 جێگە بوونایە نەک لە عێراق و کورسانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە خەڵک لە وڵاتانی ئەوروپا و خەڵک بەهاتای بۆ سەردان و بۆ بینینی ئەم شوێنانە کە تووشی ئەم تاوان و جەریمە گەورەیە بوونە بەداخەوە ئێمە لەم ناحێ ڕزگاریە هەتاکو ئێسا مۆزەخانەیەکمان نییە هۆڵێکی شیاومان نییە بۆ ڕۆژی یادەکە کە کەسوکارمان دانیشێت بە ئیسراحەت دایکمان تەمەنێکی کردو و ناتوانێت بە پێوە بوەسێ لە ڕۆژی یادەگای بە پێوە وەسێ جەنابیانیش بەرپرسەکانی ئەم نیشتمانە هێن بێخام بە ئیسراحەت لە پێشەوە دانیشن لەسەر کورسی نەرموشل و چەند خولەک و چەند سەعاتێک لێرە بن و ئەڕۆن تەنها لە 4 بیریانێتەوە پێم وایە بە جۆرێکی بینن وەکو کەرنەڤاڵ وەکو فستیڤالێک بام گلێم لە ئێوەش کە وەکو ڕاگەیاندن هەموو کەناڵەکانی ڕاگەیاندنی ئەم هەرێمەی خۆمان و بگرە عێراقیش وەکو فستیڤالێکی بینن ساڵانە 2 ڕۆژ پێش 4 ڕۆژ دوای 4 باس دەکرێت چەند ڕۆژێک فستیڤالێکە و کۆتایی هێت ئیتر لەو یان زەمانەیە لەو مدە زۆرەیە هیچ بەرنامە و هیچ کارێکی باش ناکرێون نابینرێ لەلایەن ئێوەش و حکومەتیش و بەڵام هەمووی ئەگەڕمەوە بۆ کەم تەرخەمی ئێمەی کەسوکاریان فال چونکە ڕێگەیانە دێن بەو شێوەی ئەوانمان قەبارەیەوانمان گەورە کردووە بەرپرسانی حکومەت و خۆمانمان لە ئاستی ئەوانە تا ڕادێک بچوو کردووەتەوە بەداخ دیارە
ئێمە کە ئەنفال باسی ئەنفالەکەین ئەوەی کە کراوە نەتوانم بڵێم تەنها لە دەرگاکە دراوە واتە لە دەرگاکەی من دراوە نەمزانی وکێ دەبێت لە دی و دەرگاکۆ چی ڕوودا و چی چیرۆکێکەیە تۆ دەبێ بێتە ئەو ماڵەوە خوێندنەوە بۆ چیرۆکی ئەنفال بکەین تا ئیسا ئەوەی کە دەکرێت ئەمە من ڕای خۆمە تا ئیسا کە ئەوەی لەسەر کەیسی ئەنفال هەیە تەنها لە دەرگاکە دراوە یعنی لە دەرگاکەی تۆڵێن ئەنفالی تۆڵێن خاوەنی قوربانیت نهاتنەتە ئەو دی و دەرگاکەەوە ئایا ئەو دی و دەرگاکە چی ڕوودا و چی چیرۆکێکی تایە چی چیرۆکێکی نهێنی خۆی حەشارداوە لە ناخی من لە ناخی دایکم لە ناخی کەس و کارەکەمان کە دەکرێت تۆی دەسڵاتدار تۆی کە لە وڵاتە دەسڵاتت هەیە و تەنها نێتت کۆکردنەوەی پارە و دۆلار و داهاتە گوێ لەم چیرۆکە بگری چکە ئەم چیرۆکە تۆی گەورە کرد تۆی ناسان تۆی کردە دەوڵەت تۆی کردە کیانێک بۆیە پێویستە گوێ وەکوتم خوێندنەوە بۆ چیرۆکی ئەو دی و دەرگاکەی من بکەیت نەک بێت تەنها لە دەرگاکەەوە بڵی ئەنفال تەنها لە چواردەی چوارە ئەزان ئەنفال هەیە و تەواو لە ڕووی نێودەوڵەتیوە گومانی تیانیانی حکوومەتی عێراق بە دەرەجەیەک حکوومەتی هەرێم بەرپرسن لەوەی بۆ نەیانتوانێت کەیسی ئەنفال بە نێودەوڵەتی بکەن هەڵبەت بۆ خۆی کەیسی ئەنفال پەیامێکی گەورە و گرنگە کە نێودەوڵەتیە بەڵام ئەرکی دەسڵاتیشە ئەمە بە نێودەوڵەتی بکە واتە لە جیهانی دەرەوە بیناسیێنێ کە فعلەن تاوانێکی گەورە دشت بە مرۆڤایەتی لە عێراقا کراوە 182,000 خەڵکی بێ تاوان تیاچووە دەکرێت ئەمە بکرێتە ناسنامەی نەتەوەیەک نەک بە بچووکی سەیریکەین تەنها لە چواردەی چوارە و بڵێن ئەمە یادی 182,000 مرۆڤە کە زۆر بە ئاسانی ئمە بڵێن 182,000 وەرە تۆ قیاسی کە پێوەرێکدانە 182,000 مرۆڤ ڕیسکە و گولە بارانیکە تۆ چۆن نەتوانی خوێندنەوەی بۆ بکەیت چی ویژدانێک توانێت ئەمە بخوێنێتەوە ئیلا تۆ بەس بڵێ 182,000 ئەنفال کراوە تەواو ئیتر ئیشی بۆ نەکەی ئیتر پەرایۆزی بخەی ئەمە قەت ناکرێ ینی لە هەر جیهانێکی تر لە هەر وڵاتێکی تر بواە چونکە هەموو ئەو تاوانەی کە ئەنفال و هۆلۆکۆست و جوولەکە بەرامبەری کراوە نەگەێتە ئاستی 182,000 مرۆڤ هەمووی خەبارەکەی کەم بووە دیارە هەر مرۆڤن بە مانای کەلیمە هەر مرۆڤن بەڵام کەمتر بووە لە شاڵاوی ئەنفال 182,400 گوندی تیا ڕۆخیاوە جگەل لە ماڵ و سەروەتی ئەو خەڵکە 182,000 ڕۆح بووەتە قوربانی تۆ نەتوانی بیکەیتە ناسنامەیەک خۆم بە بیرم تێ منە و کاتەی پورزایەکی باوکم بوو هاتە لامان لە قڵا خۆچاڵی مەگەینە منتیقی قڵا خۆچاڵی وتی کاکە ئیم شەو ئیشەڵا دەرتانەکەم مەڕ و ماڵات و حیوانم پێچاوە ئێمە دەرکرد هاتین هەوردمانێ ئەم جەوەڵێک هەیە بینی بڵێن جەوەڵی دیێبنەی پێڵەن لەو دیەوە بینی سەرقڵا و ڕزگاری و ئاوا بەرەو کەلار و جەوەڵا ئیتر پیاوێکی تر خەومان هەبوو ماڵی ئاوا بێ حاجی علی ئەمەیان پێوت حاجی علی جەما قەومی عاشەتی دەلوەن قەت لە بیرمان ناچێ من خۆم و کاتە مناڵ بووم زۆر برسیمان بوو نانی کەڕی لێدریامان ناممان پێ نەما بوو ئەو پیاوە مریشکی بۆمان برژان بوو نانی بۆمان هەورد و نانی بۆمان هەورد و ئی ئاردی سفری و کاتە سپی بوو نانەکان من دوو نانی ئەو پیاوم خواردە ئیشەڵا هەرەوە دوونانە ئەو پیاوە بە هەشتێ بێوچە دەباشت دوایەوە ئەو پورزای باوکمە ڕۆڵی زۆری بینی ئێمەی هاوردە ماڵی خۆی ئێمەی لە ماڵ خۆیان دانا کاتێک من لە ماڵەوانە بووم قاچێکم خڵتا بوو لەو وەزعاوە ئیتر مامەم و خاڵۆم دووبارە گەڕانەوە بۆ ماڵ بۆ لادیەکە هەم دووبارە دوای ئەوەی 15 ڕۆژ دوای ئەنفال هەم دووبارە ئەوان ئەنفال بوون جێشێک دەرچوو بۆ جەوەڵە ئەوانی گرتو ئەگەر منش ئەو قاچەم نەخڵتایلەوە مناڵێر کۆتما تەکیان و هەم دووبارە ئەنفالما ئیتر قەراری خوا بوو من دەرچم ئیتر بۆ حکمیەوە ماوەیەک لە ماڵ ئەو پورزای باوکما بووم دوای ئەوە نەئەکریا من هەلوێ بووم و میمکێکم لەوێ بوو خوا هەڵناگری ڕێزی زۆریان لێگرین ئەوە نەبوو بەڵام من هەڵسام چوم لە مەتعەمێکە ناچاری چوم قاپ مەشۆرد یعنی مناڵ بوو مناڵێک ئەو کاتە شەویش جارەوە بوو لە گازینۆیەکی بووە بانۆ ئەمامەوە خوا ئەزانێ یعنی ما مێژووە ئەبێ وەکو خۆی بڵێ ڕاست شەوا بوو گریامە تا بەیانی یعنی ئەوە ژیانی ئێمە بوو ئیتر تا ئەوە بوو دایکی باوکم پێڵێن دادا لە نوگرە سەلمان هاتۆ من و میمکم و ئەمانە خانێکی سند و بردمانێ لای خۆی کشتمانی کۆ کردو ئیتر ژیانی ئەنفال من پورێکی خۆم هەبوو خوشکی باوکمە پیاوەکەی ئەنفال بوو خاڵۆم بوو ئەویش 8 مناڵی هەبوو ئەبێ ژیانی چۆن بێ بە قورعان بینامە نۆکی هاڕێ بینامە جۆی هاڕێ بینامە پاقلێ هاڕێ بۆ مناڵەکان یعنی ئێستاش خەڵم
وەزعا و کە هیچ محەڕەمە و هیچ مشکلێ نییە کەسێک هەشت مناڵی بێ ژیانی سەختە ئەو ژنە وەکو شێر وەکو یعنی هەم پیا بوو هەم ژن بوو ئەو مناڵانەی هەموو بەخێو کرد و گەورەی کرد و بەسەر بەرزی بەڵام خەفەت داخ زووخاو ئەوەیە ئێمە شەهیدمان بۆ ئەوەدا ئەم وڵاتە نەجاتی لەدەست ستەم و زۆرداری و بیعەداڵەتی و یعنی نەعەداڵەتی بێتەوە ئێستا ئێمە سەیرەکەین ئێمە ئەم کەیسە گەورە ئەم کۆسە گەورە هەموو لەبیر کراوە یعنی تۆ بێرێ بەرچاوت ئێمە حکومەتێکمانەیە بە خوێنی ئێمە دروست کراوە باقوڵی سا من قینم بێ لە حکومەتەکەی خۆمان ئەمە هۆی سیاسەتی غەڵەتی حکمڕانانی ئەم وڵاتەیە یعنی تا ئیسا ئێمە ئەنفال یعنی بێئەدەبینەوە من حەزەکەم قسە ڕوت و ڕوون بکەین درۆ ئەکەن بە ناوی ئەنفالۆ یعنی بەڵێ لەوەیە 182,000 کەس ڕاگوزا بەڵام 182,000 شەهید نییە لە ئەنفالە هەموو وارسی ئەنفال ناگێتە 7,000 وارس یعنی ئەو لێتر سێوازان 100,000 وارس ئەنفالەیە تا ئیسا ئامادەنی ئاماری شەهیدەکان وەکو خۆی بکە تۆ ئەبێ لە وڵاتە ڕازگۆبی بە تایبەت بەرامبەر کەسوکار شەهیدان تۆ خەڵکی کەسوکار شەهید بە خوێن ئەم وڵاتەی ڕزگار کردووە ماقوڵە ئیسا قینی بێ لە تۆ لە سەنگەرێکیت و ئەوان یعنی ئێمە لە سەنگەرێکین حکومەت لە سەنگەرێک لە ڕاستیە داواکاری یەکەم و سەرەکیمان بە دادگاگەیاندن و دەستگیرکردنی ئەو جاش و مستەشارانەیە کە بوونە بەهۆی ئەوان بوون ئەو هەموو ئەنفال بەو قەبارە گەورەیە ڕوویدا ئەگەر نا گوندی وای تایە ئەمەند دوورە دەست و چەپە و لە ڕێگەی چەپایە ئێستاش ڕەنگە من و تۆ کە شارەزای ئەم ناوچەی نەتوانین ئەو گوندانە بدۆزینەوە ڕاستی پێش حکومەتی بەعەس من جاش و مستەشارەکان بە بەرپرسی یەکەم داهانێم حکومەتی هەرێمیش بە شێوەیەکی زۆر باشتر لە ئێمە پێشوازی لە دوای ڕوخانی حکومەتی بەعەس پێشوازیەکی شایستە و گەرمی لەو جاش و مستەشارانە کردووە و داڵدەی داون بگرە زۆربەی زۆریان لە پلە و پۆستی گەورەیان ئێستا ئێمەی کەسوکاری ئەنفال ئەگەر داواکاریەکمان هەبێ لە کەیس و تاوانی ئەنفالشدا ئەبێ بڕۆین ڕوو لە بەشێک لەو جاش و مستەشارانە بکەین چونکە ئەوان ئێستا پلەی باڵا و جێگە و مەکان و شوێنی باشیان هەیە لە ناو حکومەت و لە ناو حزبیشدا زیاتر دوو حزبی باڵا دەستیش پشکی شێری بەرەکەوێ لەم تاوانە و لەم جەریمەیە کە دووبارە ئەمەش خۆی بۆ خۆی ئەنفالکردنێکی تری ئێمەیە کە ڕزگاربی و ئەنفالی لە ڕاستیا بارودۆخی دەرونی هەر تاکێکی کەسوکاری ئەنفال بارودۆخێکی ناجێگیر و ناهەموار و ناڕەحەتە چونکە یەک لە دەستدانی ئازیزەکانیان دووش بە ئەوەی کە زۆربەی کەسوکاری ئەنفالکراوەکان واتە ڕێز ئایلەکانیان واتە باوکەکانیان دایکەکان ئەمانە لە پرۆسەکانی ئەنفالاتەیە چوون واتە بەش مناڵەکانمانەوە مناڵەکانیش بە بۆنەی ئەوەی کە هیچ بژێوێکی ژیانیان نەبوو زۆر ناڕەحەت و ناهەموار بوو لەو سەردەماتەوە بە تایبەتی دوای ڕاپەڕین و ئەمە بوو بە دوای ڕاپەڕین بە تایبەتی سەرهەڵدانی گرانی و ناڕەحەتی کەسوکاری ئەنفالکراوەکان چەند جگە لەوەی کە کەسوکاری ئەنفال بوون و ئازیزەکانیان لێدەستا جارێکی تر بە ناهەموارێکی وا تێپەڕین زۆربەیان لەبەر خوێندن دابڕان واتە مناڵەکان لەبەر خوێندن دابڕان ناتوانی خوێندن تەواو بکەن ئەمەش بۆ خۆی بۆ کەسوکاری ئەنفالکراوەکان گەورەترین ناڕەحەتی بوو و ئێستاش ئەیبینی کە بەدەستی بە بێبڕوانامەی و ئەناڵێنن لە بواری تەعینات و بواری ئەمانە سەیرەکەی دەرفەت و هەلی باشیان بۆ نەڕەخساوە و دوای ئەوە ئێستا کێشەیەکی تازە سەری هەڵداوە بۆ کەسوکاری ئەنفالکراوەکان ئەوانەی کەوا ناسنامەیان نەبوو لە حکوومەتی کوردی ناسنامەی پێبەخشین ئێستا بە بڕیارێکی حکوومەتی عێراقی بۆ کارتی نیشتیمانی ناسنامەیان بۆ دەرناکرێ ڕاگیراوە ئەمەش ئەبێ ڕێکخراوەکانی تایبەت بە ئەنفال وەزارەتی شەهیدان و ئەنفالکراوەکان بەڕێوە بەرایەتیەکان پەرلەمانتارانی عێراق و سەرۆکایەتیەکانی حکوومەت و هەرێم و پەرلەمان ئەمانە بەدەم ئەم کێشەیەوە بێن چونکە ئەمە کێشەیەکی گەورەی کەسوکاری ئەنفالکراوەکانە لە ئێستا سەری هەڵداوە ئێستا بە تایبەتی لە دائیرەی نفوسا ئەمە گەورەترین کێشەیە و معاملەتەکانیان ڕاگیراوە واتەن کاریان بۆ ناکرێ بە تایبەتی بۆ دەرهێنانی کارتی نیشتیمانی هیچ قەرەبوو بە هیچ شێوەیە کەس ڕازی نییە ئەم شتانەش کراوە وەکو چۆن بڵێ وەکو گاڵتە پێکردن وایە لەلای من ناڵێم دەستیان خۆش بۆ شتی باشیان کردە چونکە تۆ ئەبێ بە پێی یاسا بە پێی ئامار بە پێی ڕێکوپێکی تۆ کابرایەک 20 کەسی ئەنفالە کە
کابراایەکیش یەک کەسی ئەنفالە تۆ کوێ قەرەبوو حسابی بووە کە ئەم حکومەتی ئێمە قەرەبوو وا ناکرێتەوە قەرەبوو تۆ ئەبێ کابرا شەهیدی دا ڕێزە شەهیدەکانی بگری خۆ کابرا بێئەدەبی نیە خۆ بزنومەڕی نەگیراتەوە بڕ حسابی بۆ بکەیت ئەم جارە معنەوی چیمان بۆ کراوە یعنی وەکو معنەوی ئێمە ئەوە تا ئەنفالەکانمان تۆ بێ بیسەلمێنە بۆم ئەو قورسانەی دێبنە کە سوکاری ئەنفالە چۆن ئەیسەلمێنی یا بیسەلمێنە ئەنفال کراوە من باوەڕم نیە ئەنفال نەکراوە یەکەسێکم کەسم نەماوە ئێمە قوڵ ئەم حکومەتە ئێمە تا ئیساکێ ئەمەنە ئاگای لە دنیا نییە ئێمە ئەڵێین کاکە گیان کۆمەڵەکەیە بکەری ئەم ئیشەیە ئەبێ ئەمانە هەر بدری بچنە بەردەم دادگا لەبەرەوە تۆ ئەڵێی با جینۆساید ئەی جینۆساید ئەبێ بکەری بێ ئەم کۆسە گەورە کابرا ئەڵێ جینۆساید تۆ لەکوێ جینۆ من کاتی خۆی لەگەڵ سەرۆک پەرلەمانە دانیشین کاک یوسف بوو ئیتر بووە مەناقەشەمانتی تۆ زۆر تووڕێ وتم بەڵێ زۆر تووڕەم بەڵام داوات لێ یەکەم تۆ بەشی یاساییت هەیە لە پەرلەمان وتی بەڵێ وتم بێ لە یاسا دەرکەن لە پەرلەمان بڵێن ئەم ئەنفالەوە کارەساتی سروشتی تیاچوو ئێمە قوڵە تۆ پەرلەمانی وەزیری ناوخۆمان هەیە یعنی لایەنی جێبەجێکار وەزیری ناوخۆی ئەوە تا حاکم قەراری داوە ئەمانە بگیرێن وەزیری ناوخۆی شەکە جێبەجێ ناکە یعنی نایاندەنە دادگا ئێمە خەفەتی گەورەمان ئەوەیە من بەڵێ هەموو کەس بۆ ژیان و مادە و ئەمانە شتێکی سەرەتاییە بەڵام مادە لای ئێمە ئەساس نییە ئیشە گەورەکە ئەوەیە ئێمە ئەنفال بە جینۆساید بناسێنرێت جارێکی تر ئەم وەزعە دووبارە نەکرێتەوە ئەنفال بکرێتە ئەوەی هەموو بکرێتە چەترێک هەموو کوردستان بە ئارامی بە خۆشی بە ڕێکوپێکی بە برایەتی بژی نەک ئیسەیش شارچێتی و لایەنچێتی و ئیسەیش ئێمە وەکو حیزب بژین حکومەت کات لە وڵاتە یعنی حکومەتی حیزبەکەی حکومەتی ئەم وڵاتەیە و یا جێشێکی نیشتیمانیمان هەیە ئێستا دیفاع لە هەمومان بکە پەیامی کۆتاییم ئەوەیە کە ئێمە بەسە کە سوکاری ئەنفال تاکەی فەرشی سوور بۆم بەرپرسانە ڕاخین و بە خێراتن و دەست بەسنەوە بگرین بۆیان بە خێراتنی گەرمیان بکەین 32 ساڵ ئێمە هەمان بەرنامە دووبارەکەینەوە کە چێوانش هەمان بەرنامە دووبارەکەنەوە هیچ خزمەتێکیان بە ئەنفال و کەیسی ئەنفال و تاوانی ئەنفال نەکردووە داوام لە کە سوکاری ئەنفال من یەکەم کەسم ساڵی پاریژ ئەو پێشنیارم تەرح کردوتم کێ لەگەڵ مایە با سبەی کە یادی ئەنفال هات پێش دەرگاکە بگرین لە ئەو کەسانەی کە بەرپرسی ئەمڵاتن بە تایبەت بەرپرسە حیزبی و حکومیەکان هیچ بەرپرسێکی باڵای حیزبی و حکمی نێڵین بێنە سەرم گۆڕستانە بەداخەوە حیزبیش حزب دواتر حکومەت چونکە لێرە حزبمان هەیە اینجا حکومەت ئەوان باڵا دەسترن حزب بە جۆرێک چەند ڕێکخرا و گروپێکی دەسەمۆ کردووە لە ڕاستیە بۆ بێدەنگکردن و سەرکوتکردنی کە سوکاری ئەنفال ڕێگەیان نەدا و کەس لەگەڵمان نەبوو ئەگەرنا لە ئێستەوە داوایان لێکم کە چواردەی چوار و ساڵێکی کە چواردەی چوار یادی تاوانی ئەنفال لێرێ لە گوندی دێبنەیە داوایان لێ یەکەم کە سوکاری ئەنفال هەمومان بە یەک دەنگ پێشتر ڕای بگەینین کە نەیەڵین هیچ بەرپرسێکی حکومی و حیزبی بێتە سەر ئەم مەزارە هەتا وەکو شتێکی بە جۆرێک نەکەن بۆ نمونە بڕیاری دروستکردنی هۆڵێکی شایستە بۆ ڕۆژی یادەکەن نەکەن یاخود بڕیاری مۆزەخانەیەکی باش نەدەن و نەچێتە جێگەی بواری جێبەجێکردنەوە ڕێگەیان نەدەین بە هیچ شێوەیەکی هیچ کەسێک بێتە ئەم مەزارەوە بەرپرسی حکومی حیزبی